دومین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی لە بواری جوگرافیا لەلایەن بەشی جوگرافیای فاکڵتی ئەدەبی زانکۆی سۆران ڕێکخرابوو کە 2 ڕۆژ هەڵبەتە بەردەوام دەبێت. دوێنێ یەکەم ڕۆژی بۆ ئەمڕۆ دوم ڕۆژی ئەو کۆنفرانسە دەبێت. لە کۆنفرانسەکەدا چەندین توێژینەوەی جۆراوجۆر لە بوارەکانی گۆڕانکاری کەشوهەوا، وارووا سەر هەڵدانی قەیرانی کەمئاوی لە جیهان و بەرەنگاربوونەوەی هۆکارە ژنگەیەکان و کێشەی کەرتی کوشتوکاڵ و پیشەسازی و مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ژەرزەی و چەندین بابەتی دیکەی جۆراوجۆر لەم کۆنفرانسە نێودەوڵەتیدا خرایەوە. تایبەت بە ناوەڕۆکی کۆنفرانسەکە و وردەکاری زیاتر لەسەر کۆنفرانسەکە و کاریگەری لەسەر ژینگە و تەواوی ئەو بابەتی جیاوازیانی کە لە کۆنفرانسەکەدا باس کراوە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر عومەر حوسێن کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و هاوکات سەرپەرشتیاری کۆنفرانسەکە بووە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر هاتی. سەرتا دەمەوێت ئەوە بزانم بە دیاریکراوی و ناوەڕۆکی ئەم کۆنفرانسە چی لە خۆگرت بوو؟ زۆر سپاس، بەیانیتان باش، بەیانی بیسەران و بینەرانی کورتسات نیوز باش. خۆشحاڵم ئێمڕۆ لەگەڵتان ئامادەمە بۆ ڕوونکردنەوە دەربارەی کۆنفرانسەکە و تەوەرەکانی. بەڕاستی بە زەڕوری دەزانم لە سەرەتامە بخەمە ڕوو بیرۆکەی ئەم کۆنفرانسیەوە لە چیەوە سەری هەڵدا. ئێمە لە زانکۆی سۆران درکمان بە کۆمەڵێک کێشە کرد کە کۆمەلگای کوردستانی و عێراقی و ناوچەکەش بەدەستیەوە دەناڵێنێتن، وەکو کێشەکانی گەرمبوونی گۆی زەوی، کێشەی فراوانبوونی شارەکان، کێشەی مەسەلەن سوود نەبینین لە دەرامەتە سروشتەکان بە شێوەیەکی باش، لەگەڵ کۆمەڵێک کێشەی دیکە کە ئەمانە هەمووی وایان لە ئێمە کرد هەوڵ بدەین ڕۆلی زانکۆ زەق بکەینەوە کە زانکۆ ئەرچی ئەوەیە چارەسەری ئەم کێشانە بکە کە کۆمەلگا بەدەستیەوە دەناڕێنێتن. بۆیە هەرزوو بیرۆکەی کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان ڕاگەیان خۆشبەختانە توێژەران وەکو ئێمە درچیان بە بایەخی بابەتەکە کرد کە بابەتی ڕۆلی جوگرافیا بوو، زانستی جوگرافیا بوو لە چارەسەرکردنی کێشە و چرخەکاندا. هەرزوو 147 توێژینەوەمان ئاراستە کران. دوای هەڵسەنگاندنی ئەم توێژینەوانە 85 توێژینەوەیان پەسەند کران، کۆمەڵێک توێژینەوە لە وڵاتانی کەنەدا، وڵاتی فەڵەستین و وڵاتانی عەرەبی و ئێران و وڵاتانی ئاسون و لەگەڵ ئێمە ئاراستەمان کران. هەمویان کۆمەڵێکی زۆریان دوێنێ گفتوگۆ کران، بەڕاستی ڕاستپاردەی زۆر باشیان تێدا بوو. یعنی ئێمە دەکرێتن لە کۆتاییدا بە ڕاستپاردەیەکی تێر و تەستەل دەربچین بیدێنە لایەنی پەیوەنددار بۆەوەی دەکرێت بکرێتە نەخشە ڕێگایەک سوودی لێ ببیندرێتن. باشە دکتۆر، دەمەوێت بڵم گۆڕانکاریەکانی کەشوا بە دیاریکراوی لە هەرێمی کوردستاندا دیارترین کاریگەریەکان کە بەجێ هێشتووە خۆی لە کام کاریگەریانەدا دەبینێتەوە؟ بەڵێ سەبارەت بە گۆڕانکاری ئاوهەواییەکان بەس کاریگەریەکانی لەسەر کوردستان نەبووە، بەڵکو لەسەر عێراق و تەواوی ناوچەکەش هەبووە. ناوچەکەی ئێمە بەڕاستی زۆنێکی مەترسیدارە لەلایەنی کاریگەربوونی بە گۆڕانکاری ئاوهەواییەکان، لەبەرەوەی ئاوهەواییەکە ئێمە ئاوهەوایەکی نیمسە وشکە زیاتر کاریگەریەکانی لەسەر ئێمە بە دیار دەکەوێت. زەختترین کاریگەریەکانی یەکەم گۆڕانی بۆ نمونە کاریگەری لەسەر کشتتوکاڵ بووە. لە ڕابردوودا بۆ نمونە ئەو شوێنانی دەکرا کشتتوکاڵی تێدا بکرێت، ئێستا بۆتە ناوچەی بیابانی ئەهمیەتەکەی لەدەست داوە. جگە لەمە کاریگەری لەسەر دەرامەتی ئاو هەبووە. لە ڕابردوودا ئێمە بەڕاستی ناوچەکەمان زۆر دەوڵەمەند بووە بە دەرامەتی ئاو، بەڵام لە ڕۆژگاری ئیمڕۆماندا دەبینین کێشەی کەم ئاوی بەدەستیەوە دەناڵێنین لە زۆرێک لە ناوچەکان و تەنانەت ئێمە ناتوانین ئاوی پێویستیش ساڵانە گڵ بدەینەوە. ئەمەش هەمووی دەرەنجامی گۆڕانکاری ئاوهەواییەکانە. جگە لەمە دەبینین پۆشاکی بەفری وە یان لە ناو چوون چووە یا تەنانەت دەتوانین بڵێن هێڵی بەفری بەردەوام زیاتر سەرکەوتووە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و یان گلۆبال وارمینگ. جگە لەمە لە زۆر لایانی دیکە بەڕاستی کاریگەری خۆی بەجێهێشتووە. حد دەتوانم بڵێم سیستەمی ژینگەی بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرداهاتووە دەرەنجامی ئەم گۆڕانکاری ئاوهەوایانەی کە لێرەدا. جگە لەمە کۆمەڵێک مەترسی دیکە سەریان هەڵداوە لە دەرەنجامی گۆڕانکاری ئاوهەواییەکانەوە. یەک لەوانە تەشەنەبوون و بڵاوبوونەوە و فراوانبوونی دیاردەی بە بیابان بوونە، واتە بەرەو دووە گەڕانەوەی بەرهەمهێنانی زەویەکانمانە لە زۆرێک لە ناوچەکان. ئەمە خۆی لە خۆیدا کاریگەری دیکەی دەبێتن لەسەر ئاسایشی خۆراک، لەسەر ئاسایشی ئاو. لە ئەنجامدا یەکێک لەم توێژینەوانە کە لەم کۆنفرانسە باسکرا کاریگەری گۆڕانکاری ئاوهەواییەکانی بەڕاستی دەرخست لەسەر ئاسایشی نەتەوەییشمان. ئەمانە هەمووی بەڕاستیمە لە مەترسیدانا لە ئەنجامی ئەم گۆڕانکاریانەی ڕوویداوە یان هاتووە بەسەر بڵێن ئاراستەکانی پلەی گەرما لە هەرێمی کوردستان و ناوچەکەمان. وەجگە لەمە دەتوانم بڵێم
کشتتوکاڵکاریمان لە مەترسیدایە ئەمانە هەمووی لە دەرەنجامی سیستەمی ژینگەیمان بە کۆی سیستەمی ژینگەیەکەمان دەتوانم بڵێم گۆڕانکاری تەواوی بەسەر داهاتووە کە لە ئەنجامدا بەلایانی نەرێنی دەشتێتەوە لەسەر چاڵاکیە مرۆییەکان. باشە دکتۆر هەڵبەتە لەم کۆنفرانسەدا تەواوی ئەو توێژینەوانی باس کراون جگەلەوەی کە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا خراونەتەوە هەڵبەتە با بڵین چارەسەریش بۆم بابەتانە دەستنیشان کراوە چۆن کار لەسەرم بابەتە دەکرێت؟ بێڵێ بەڵێ بێگومان چارەسەرەکان خراوەتە ڕوو چارەسەکان خۆی لە چیدا دەبینێتەوە بۆ زاڵبوون ناتوانین بڵێن زاڵبوون بە شێوەیەکی تەواو لەبەرەوەی وڵاتانی زلهێز نەیانتوانیوە زاڵ بن بەسەرم کێشەدا بەڵام بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی یەکێک لەم بیرۆکانی کە خراوەتە ڕوو زیادکردن و فراوانکردنی ڕووبەری سەوزاییە لە شارەکاندا و دووهەمیان کەمکردنەوەی بەکارهێنانی ببوورن کەمکردنەوەی بەکارهێنانی تەمەنیەکانە بڵێن کەمکردنەوەی بەکارهێنانی ئۆتۆمبیلە بەڵێ ببوورن یەکێکی دیکە لە بڵین ئەو ڕێگانەی یان ئەو ڕێکانی کە دەکرێتن بگرینە بەر لە شارەکاندا کەمکردنەوەی بەکارهێنانی گواستنەوەی گشتیە ببورن گواستنەوەی تایبەتە و بەکارهێنانی گواستنەوەی گشتیە ئەمەش لە پێناو کەمکردنەوەی بەکارهێنانی سوتەمەنی لە ناو شارەکاندا بۆ ئەوەی بەڕاستی ڕێژەی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن کەم بێتەوە دیاردەی گلۆبال وۆرمینگ کاریگەریەکانی کەمتر ببێتەوە و هەروەها وەکو ئاماژەم پێکرد فراوانکردنی ڕووبەری سەوزاییە لە ناو شارەکاندا و جگەل لەوە دەتوانین بڵێن زۆر ڕێکاری دیکە هەیە پەیڕەوی بکەین بەڵام ئەمە بەچی دەکرێتن بە لە ڕێگەی یاسای تایبەتەوە دەکرێتن کە دەبێت تەشریعاتی بۆ بکرێتن بۆ ئەوەی هاوڵاتیان پێوەی پابند بن چونکە بەڕاستی کەمکردنەوەی کاریگەریەکانی بڵێن بەرزبوونەوەی پلەی گەرمە یان گۆڕانکاری ئاوهەوایەکان ئەمە ئەرچی تاک دەبێتن بەڕاستی بەر لە حکوومەت بەڵام حکوومەت دەبێتن ئاراستەکار بێتن حکوومەت دەبێتن هاوکار بێتن حکوومەت دەبێتن یاسای تایبەت بۆ ئەم بابەتانە دەربکەوە جگەل لەمە بەڕاستی یەک شتێکی دیکە هەیە ئێمە دەبێتن درکمان پێ کردووە ئەمیش بریتی بۆ لە تەداوز لەسەر زەویە کشتتوکاڵیەکان واتە تۆ لەم حالەتەدا دێت چی دەکەی دەی زەوی لە شێوە سروشتیەکەی تۆ دەیگۆڕی بۆ تۆپەلی کۆنکریت و هەروها قیر و ئاستن و ئەمانە بەخۆی لە خۆیدا وەکو خەزنێکی پلەی گەرمای لێ دێتن واتە بە ڕۆژ پلەی گەرمیا خەزن دەکەوە نایداتەوە چکە ئێمە شتێکە پێ دەوتێت هاوسەنجی تیشک واتە هەر ناوچێک لە ڕۆژێکدا چەند تیشتی خۆر وەردەگرێت لە شەودا ئەمەندە تیشتی خۆرە دەداتەوە بۆ ئەوەی هاوسەنجی تیشتی وەربگرێتن عادەتەن گەرمبوونی گۆی زەوی تێکچوونی ئەم هاوسەنجیەیە وەرگرتنەکە زیاد دەبێتن دانەوەکە کەم دەبێتن لە ئەنجامدا پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە دەکاتن و یەک لە بڵێن ئەمانەی هاوکارن بۆ ئەوەی ئەم پلەی گەرمی ڕوو لە بەرزبوونەوە بێتن گۆڕینی خاکە یان سروشتی خاکە بۆ تۆپەلی کۆنکریت بۆ ئاستن بۆ قیر ئەمانە هەمووی ڕێگری لەوە دەکاتن ئەم تیشکی وەردەگیرێتن وەکو خۆی بدرێتەوە بۆ بۆشایی ئاسمان باشە دکتۆر هەڵبەتە ئەوەی کە هاوکێشە گەورەکەی و ئەوەی کە دەبیندێت و هەز دەکرێت گۆڕانکاری کەشوهەوایە لە سەرانسەری جیهان و لە هەرێمی کوردستانیشدا کە کاریگەریەکانی بەدیار کەوتووە بابەتێکی دیکە کۆشکردنی نایاسای یاخودنا هاوسەنگی لە نێوان سنتەری شار و هاوکات با بڵێن گوندەکاندا ئەم بابەتەوە کو توێژنەوەیەک باسی لێکراوە کە جارێکی دیکە ئەمەش کاریگەری لەسەر گۆڕانکاری ژینگەیەکان دروست دەکات بەڵێ خۆی لە خۆیداما یەک لە بڵێن کۆمەڵک توێژینەوەکان چارەسەریان بابەتیان دەکرد دەرتێکچوونی هاوسەنجیان لە نێوان سنتەری شارە گەورەکان و شارە بچووکەکان و نیشینگە لادێیەکان بەڕاستی ئەم هاوسەنجیە بە شێوەیەکی مەترسیدار تێکچوە چکە هەردووچیان تەواوکەری یەکترینەوە لە هەردووچیان لە هەمان کاتدا اعتیماد لەسەر یەکتری دەکەن بەڵام بەداخەوە ساڵ بە دوای ساڵ بەهۆی نەبوونی هاوسەنجی لە دابەشبوونی خزمەتگوزاریەکان وای کردووە هەردەم دانیشتوان لە ناوچە لادێنشین و گوندنشینەکانەوە ڕوو لە شارەکان بکەن بەڕاستی ئەمەش خۆی لە خۆیدا کۆمەڵە کێشەی دروست کردو لەوانەیە شاراوە بێتن لەبەر چاوی هاوڵاتی ئاسایی دیار نەبێتن یەکێک لەم کێشانە دەبینی کێشەی ئەزمەی سەکەنە یعنی بەڕاستی بە زەحمەت دەتوانانی سەکەن بەدەستبێنی لە شارە گەورەکاندا جگە لە بەرزبوونەوەی نرخێتی بالمقابل شارەکان ڕوبەڕووی کێشەیەکی دیکە بۆتنەوە کە اعتیماد لەسەر لادێیەکان دەکەن لەلایەنی دابینکردنی پێداویستی خۆراکیەکانیان لە هەم کشتتوکاڵی هەم سپێمەنیەکان و زۆرێک لە پێداویستەکانی دیکە کە ڕۆژانە نیشینگە لادێیەکان ئەمە دەبێت فراهەمی بکەن بۆ ناوچە شارنشینەکان بۆیە ئەمە وای کردو ئێمە احتیمال لەسەر دەرەوە بکەین بۆ دابینکردنی پێداویستە خۆراکیەکان لەبەرەوەی ئەم عیلاقەیە تێکسووە و لە هەمان کاتدا قەڵەباڵغێکی زۆر دروست بووە لە شارەکان لە ئەنجامدا پاڵەپەستویەکی زۆر کەوتۆتە سەر خزمەتگوزاریەکان بەڕاستی لە شارەکان دەبینین
بەخۆی بەپێی پێوەرەکانی نیشتە جێبوونی بڵێن شارنشینی دەبێتن ڕوبەری خان و لە 200 متر کەمتر نەبێ ئەمە بەخۆی بعدی تەندروستی هەیە بعدی اقتصادی هەیە بعدی ژینگەیی هەیە کەم ڕوبەرە دیاری کراوە بەڵام دەبینین بەهۆی دگرانی نرخی زەوی ئێستا بەهۆی ئەم پاڵە پەستۆی لەسەر شارەکان دروست بووە کە نرخەکە بەرز بۆتەوە لە شارەکان هاوڵاتی ناچارە نیو قەتع بکاتە خان و ئەم نیو قەتعکردنا قەڵەباڵغێکی زۆری لەسەر گەڕەکەکان دروست کردووە لە ئەنجامدا دەبینی ئاو بەش ناکە کارەبا بەش ناکە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی گشتی بەش ناکە پۆلی قوتابخانەکان لە باتی 30 قوتابی تێدابی 70 قوتابی تێدای ئەمە وای کرد و ئاستی خزمەتگوزاری فێرکاری دابەزێتن دکتۆر وەکو پێویست ناتوانێتن نەخۆش ببینێتن ئەمە هەمووی لە ئەنجامی چیەوە ئەم کێشانە سەریان هەڵداوە لە ئەنجامی کۆچی بەردەوامی دانیشتوان لە ناوچە گوندنشینەکانەوە بەرەو ناوچە شارنشینەکانەوە. باشە دکتۆر بابەتێکی دیکەی گۆڕانکاریەکانی کەشوا و کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە و ئەم بارودۆخە ژینگەی کە ئێستا هەرێمی کوردستان و عێراقی تێدایە بوونی کارگەکانە. بوونی کارگەکان و ئەو دوو کەڵ و پاشەڕۆیانی کە دەری دەکەن و کاریگەری لەسەر ژینگە دەبێت لەم کۆنفرانسەدا چۆن چارەسەری بۆ دۆزراوەتەوە؟ بەڵێ زۆرێک لە توێژینەوەکان بەڕاستی چارەسەری ئەم بابەتیان کردو و وەلیان کۆڵاوەتەوە یەکێک لەم دەرەنجامانەی کە پێی گەیشتونە لەم کۆنفرانسە ئەوەیە کە بەڕاستی بۆعدی ژینگەی یان ڕەهەندی ژینگەی لە شوێنی دامەزراندنی کارگەکان لە بەرچاو نەگیراوە لەبەرەوەی عادەتەن دەبێت کارگەکان لە شوێنێک بێتن ئاراستەی بای باو لە ناوچەکەدا بە شێوەیەک بێتن کە ئەم دوو کەڵ و پیسیەی هی کارگەکان نەیهێنێتەوە ناو شارەکان بەڵام بەداخەوە لە زۆر لە کارگەکاندا کە دیراستە کراوە لەوانەیە کارگەی چیمەنتۆیە زۆر لە کارگەکانی دیکە کە نامی هەمویان ناویان بێنم دەرکەوتووە کە لەلایەنی ژینگەی و شوێنەکەی گونجاو نەبووە کە هەڵبژێردراوە تەنانەت دەتوانم بڵێم ڕای پسپۆڕان کە بڵێن پەیوەنددارن بەو بابەتە ئێمە وای دادەن کە وەرنەگیراوە ئەگەر ناکرێتن بەم شێوەیە بێتن وەجگە لەمە کارگەکان دەبێتن تەسنیف بکرێتن لەلایەنی کارگە سووکەکە بڵێن ئەوانی بەرهەمیان کارگەی سلوکن یان کارگەی خۆرسن کامەیانن بۆی شوێنی گونجاویان بۆ دابین بکرێتن وەکو پێم گوتن لەلایەنی شوێنیەوە یان دابەشبوونی شوێنیەوە وەکو پێویست شوێنەکانیان هەڵنەبژێردراوە ئەمە خۆی لە خۆیدا ئەمەش کێشەیەکی گەورەی دروست کردووە چکە ئێمە ناتوانین بڵێن کە کارگەدا نەمەزرێتن بەڵام دەڵێن بە پێی شروط و معایر دەبێت کارگەدا مەزرێ لەلایەنی شوێن و لە هەمان کاتەوە لەلایەنی پەیڕەوکردنی شروطە ژینگەیەکان یعنی زۆرێک لە کارگەکان بۆ کەمکردنەوەی تێچووی بەرهەمێنان دەبینی بایەخیان بە دامەزرانی فلتەر نەداوە لەسەر و دەرهاوێشتانی کە لە کارگەکانەوە بەرهەم دێن لە کۆتاییدا مە خۆی لە خۆیدا دەبێتە کۆمەڵێک کێشە ئەگەرچی خۆشبەختانە شارەکانی هەرێمی کوردستان لەو ئاستە مەترسیدارەدانینە ئەگەن بین بەراوردی بکەین بە شارەکانی دیکەی جیهان لەلایەنی پیسبوونی هەوایەکەیانەوە بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەمە قابلی قبول نییە لەبەرەوەی ئێمە ژینگەی کوردستان ژینگەی سازگارە ژینگەی کوردستان ژینگەیە کە وەکو دەرامەتێک سوودی لێەوە دەبیندرێتن بۆ پەرەبێدانی گەشتیاری و بۆ زۆرێک لە کەرتەکانی دیکە بۆیە دەبێتن لە ئێستا ئێمە بایەخی پێ بدەین و هەوڵ بدەین لە پیسبوون بیپارێزین. باشە دکتۆر هەڵبەتە ئەم کۆنفرانسە دەستی خستۆت یاخود پەنجەی خستۆتە سەر بەشێکی زۆر لە کێشەیەکان بۆ نمونە لەوانە کێشەکانی کەرتی کوشت و کاڵ پیشەسازی گەشتیاری مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و کۆمەڵێک بابەتی دیکە لایانی پەیوەندیداری تایبەت بەم بەشانە لە کۆنفرانسەکەدا بوونیان هەبووە؟ بەڵێ دیارە ئەوەی کە لە با بڵێن هەرێمی کوردستان و ڕوا لە عێراقیشدا ئاماژەی پێکراوە کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە عێراقدا بەپێی ئەو توێژینەوەی لەسەری کراوە حەوت هێندە بە بەراورد بە وڵاتانی دیکە لە 30 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا هاتووە کاریگەری نێرێنی لەسەر ژینگەی عێراق و هەرێمی کوردستان کردووە. خۆشبەختانە چەندین وەرکشۆپ چەندین سیمینار چەندین بابەتی جیاوازی هۆشیاری تایبەت بە بەرەنگاربوونەوەی ئەم بابەتانە لە زانکۆکانی هەرێمی کوردستان و لاوچە جیاوازەکان ڕێک دەخرێت یەکێک لەو بابەتانەش یاخود ئەو کۆنفرانسانی کرا کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بوو ئەم کۆنفرانسێک لە زانکۆی با بڵێن سۆران ئەنجام درا. جا ئێستا ئەگەر دکتۆر جارێکی دیکە گوێبیستی دەنگی من بێ هەمان پرسیاری ئاراستەکەمەوە کە لێم کرد دکتۆرەگە گوێبیستی دەنگی منی باسم لەوە کرد کە ئەم کۆنفرانسە باسم لەوە کرد کە ئەم کۆنفرانسە یعنی پەنجەی خستۆتە بەشێکی زۆر لە کێشەکان بۆ نمونە یاخود بەشە جیاوازەکان لەوانە کەرتی کوشت و کاڵ پیشەسازی گەشتیاری هەروە مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و چەندین بابەتی دیکە کەسی بەرپرسی ئەم کەرتە جیاوازە ئەم پیشەسازی جیاوازیانە هەروەها کوشت و کاڵ گەشتیاری لە کۆنفرانسەکەدا بانگێشت کرا بوونیان هەبوو؟
بەڵێ جێی دڵخۆشی و بەڕاستی کۆمەڵێک لە برادرانی کە پەیوەنددار بۆم بابەتە لە بەڕێوەبەرە گشتیەکان لە گەشت و گوزار وە لە ئەوانەی بڵین هەر سەرجەمەوانەی پەیوەنددارن بەو بابەتەوە بەڵێ خۆشبەختانە ئامادە بوون و تەنانەت دەتوانم بڵێم پاڵپشتی کاریشمان بوون و هاوکاریشمان بوون و بێگومان ڕاستپاردەکانمان ئاراستەی بەڕێزیان دەکەین و خۆشیان لە زۆربەی لە جەلسەکانی کۆنفرانس لەگەڵمان بەشدار بوون ئەمە مای دڵخۆشیمان بوو کە ئێمە لە زانکۆی سۆران توانیتمان وەکو پێویست تەنانەت ڕێکەوتنامەش واژوو بکەین لەگەڵ زۆرێک لە لایەنە پەیوەنددارەکان یا دام و دەستگاکانی حکوومەت بۆی دەری بخێن کە ڕۆلی حەقیقی زانکۆ ئەوەیە کە خزمەتی کۆمەلگا بکاتن لە ڕێگای توێژینەوەکان و ئاراستەکردنی ڕاستپاردەکانی بۆ لایەنی پەیوەنددار بۆی بێتە نەخشەی ڕێگا و سوودی لێ ببیندرێتن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ پرۆفیسۆر یاددەک دکتۆر عومەر حسێن کە بەڕێزیان وەکو مامۆستای زانکۆ و سەرپەرشتیاری کۆنفرانس ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بوون.